موچەی هێزانیەکان و حکایەتی مێژ. بزانە تەنیا لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا چۆن بەرپرسان گوێی موچەخۆرانیان بە لێدوانەکانیان قانگ داوە. بەم زوانە کێشەی موچەی وەزارەتی پێشمەرگە و هێزانیەکانی دیکەی هەرێمی کوردستان چارە دەکرێت. ئەمە قسەی پێشەوە هەورامی وتەبێژی حکوومەتە. وەزارەتی دارایی هەرێم گوتی بەغدا بڕی 421 ملیار و 760 میلیۆن دیناری خستوتە سەر هەژماری بانکی هەرێم. ئەو بڕەپارەش تەمویلی موچەی وەزارەتی کارەبا و سەرۆکایەتی پەرلەمانی تێدا نییە. هاوکات هێزانیەکانیش ناویان لە لیستی موچەدانیە و پارەی موچەکانیان لەلایەن بەغداوە تەمویل نەکراوە. جگە لە موچەی مانگی شەشیش موچەی مانگی پێنجیشیان وەرنەگرتووە. شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەش دەڵێت وردبینی لە لیستی موچەی هێزەکانی پێشمەرگە دەکرێت و لەم دوو ڕۆژەدا کێشەکە چارەسەر دەبێت. ئاوات شێخ جەناب و وەزیری دارایی ڕایگەیاند لێک تێگەیشتن و بەرەو پێشچوون بۆ چارەسەری کێشەی موچە هەیە و چەند جارێک وردبینی لە لیست و ناوی هێزانیەکان کراوە. سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت وردبینی لیستی هێزانیەکان 10 ڕۆژی دیکەی پێویستە. دەشڵێت لە پەیوەندی لەگەڵ دکتۆر عەمار سوبحی سەرۆکی دیوانی چاوەدێری دارایی عێراق بۆ بەدواداچوونی وردبینی لیستی هێزانیەکان بەڕێزیان وتی لە ئەنجامی وردبینی لیستەکان داوای زانیاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بەهۆی هەبوونی تێبینی لەسەر لیستی هێزانیەکان. بەم پێبێت ئەو پرۆسەیە 10 ڕۆژی تری پێدەچێت. سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتیش ڕایگەیاند لیستی موچەی هێزانیەکان هیچ گرفتێکی یاسایی و کارگێڕی نییە و پێشتر لیستی هێزانیەکان وردبینی تێدا کراوە. حکوومەتی هەرێمیش ئامادەیی دەربڕیوەکە بەغدا هەر کات بیەوێت وردبینی لە لیستەکاندا بکات تاوەکو موچەی موچەخۆرانی هەرێم دوا نەکەوێت. ئەحمەد لەتیف وتەبێژی هێزەکانی هەفتای سەر بە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند بوو بەغدا داوای ڕۆژی دامەزراندن، کۆدی موچە، ناوی چواری موچەخۆر، ناوی سیانی دایکی ئەندامانی هێزانیەکان و پلەی سەربازی کردووە و هەموویمان ڕەوانە کردووە بۆ وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمانەی باسکران لێدوانی چەند ڕۆژێکی کەمی بەرپرسانە لەسەر موچەی پێشمەرگە و هێزانیەکان کە ئەوانیش ماوەی 7 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە و ڕۆژانە ژیان و گوزەرانیان لەگەڵ لێدوانی بەرپرساندا دەبەنە سەر. هەرێ هەر بەڕاست موچەخۆری کامە وڵات هێندا گیری بەدەستستی و لاوازی حکوومەتەکەی و لێدوانی بەرپرسە نابەرپرسەکانیەوە خواردووە. هەر بەڕاست کەی مەسیحێک بە عەسایەکەوە دێت و ئەم دۆسیانە لە نێوان بەرداشتی دوو حکوومەتی خەمساردا یەکلایی دەکاتەوە.